لە دوای تێپەڕبوونی زیاتر لە 4 ساڵ بەسەر ئاڵۆزیەکانی سووریا کە تیایدا زیاتر لە 250,000 کەس کوژراون و ملیۆنان کەسیش ئاوارە بوون، سوپای بەشار ئەسەد دوایین پێگەی خۆی لە پارێزگای ئیدلیب لەدەستدا. لە دوای شەڕوپێکادانێکی سەخت، هێزەکانی ئۆپۆزیسیۆن توانیان فڕۆکەخانێکی سەربازی لە پارێزگاکە کۆنتڕۆڵ بکەن کە دوایین پێگەی حکوومەت بووە لەو پارێزگایە و ئێستاش هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە پارێزگای لازقیە نزیک بوونەتەوە. راپۆرتە هەواڵەکانیش باز لەوە دەکەن کە حکوومەتی مۆسکۆ ژمارەیە کەشتی ڕەوانەی بەندەری لازقیە کردووە کە تانک و کەلوپەلی سەربازی هەڵگرتووە. هەروە وێنەی سەربازی ڕووسی لە ماڵپەڕەکانی ئۆپۆزیسیۆنی سووریادا بڵاو کراونەتەوە کەشان بەشانی سوپای حکوومەت لە چەند ناوچەیەکی ئەو وڵاتەدا دەجەنگن. ڕۆژی چوارشەمەش کۆشکی سپی نیگەرانی خۆی لەو هەواڵانە نیشاندا کە باز لەوە دەکەن حکوومەتی رووسیا سەرباز و فڕۆکەی جەنگی لە سووریا جێگیر کردووە. لە نوێترین هەوڵەکانی هەردوو حکوومەتی تاران و مۆسکۆش بۆ پاراستنی ڕژێمی سووریا، ئێران بەبێ هیچ مەرجێکی پێشوەخت ڕێڕەوە ئاسمانیەکانی لە بەردەم فڕۆکەکانی رووسیا کردەوە تا ڕاستەوخۆلیانەوە گەشتی ئاسمانی بۆ شاری دیمەشق ئەنجام بدەن. بەپێی هەواڵێکی ئاژانسی ئینتەرفاکسی رووسیش، ئێران ڕەزامەندی لەسەر سەرجەم داواکاریەکانی حکوومەتی مۆسکۆ نیشانداوە بۆ واڵاکردنی ئاسمانی وڵاتەکەی لە بەردەم فڕۆکەکانی رووسیا تا یارمەتی مرۆیی بۆ سووریا بگوازنەوە. هاوکات ئاژانسی تاسی رووسی لە زاری بەرپرسێکی باڵێزخانی رووسیا لە ئەسینای پایتەختی یۆنان بڵاوی کردەوە حکوومەتی یۆنان لە 31 مانگی ڕابردوودا ڕەزامەندی نیشانداوە فڕۆکەکانی رووسیا لە 1 تا 24 ئەیلول ئاسمانی یۆنان بۆ ئەنجامدانی گەشتەکانیان بۆ سووریا بەکاربهێنن. پێشتریش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داوای لە یۆنان کردبوو ڕێگە بە فڕۆکەکانی رووسیا نەدات بە ئاسمانی ئەو وڵاتەدا گەشت بۆ سووریا بکەن، چونکە گومان دەکرێت فڕۆکەکانی رووسیا هاوکاری سەربازی بۆ ڕژێمی بەشار ئەسەد بگوازنەوە. سێشەمەی ڕابردووش بولگاریا و هەنگاریا ئاسمانی خۆیان بەڕووی فڕۆکەکانی رووسیادا داخست. ئەوەش حکوومەتی مۆسکۆی ناچار کرد ڕێگەی تر بۆ ئەنجامدانی گەشتەکانی بۆ سووریا بگرێتە بەر. سەر لە نوێ حکوومەتی واشنگتن هۆشداریدایە مۆسکۆ کە هیچ دەستێوەردانێکی سەربازی لە سووریادا ئەنجام نەدات، تاکیدیشی کردەوە رووسیا جم و جۆڵە سەربازیەکانی لە باکووری خۆر ئاوای شاری دیمەشق چڕتر کردوێتەوە، بەڵام هەردوو حکوومەتی رووسیا و سووریا ئەو زانیاریانیان ڕەت کردوێتەوە. لەلایەکی ترەوە فیلیپ هامۆند وەزیری دەرەوەی بەریتانیا ڕایگەیان قەیرانی سووریا چارەسەر نابێت ئەگەر هەریەک لە رووسیا و ئێران دەسەڵاتەکانی خۆیان لە دیمەشق بۆ گەشتن بە ڕێگەچارێکی سیاسی بەکارنهێنن. وتیشی پێشتر حکوومەتەکەی زۆر پێداگری لەسەر لابردنی بەشار ئەسەد کردبوو، بەڵام ئێستا لە پێناو چارەسەرکردنی قەیرانی سووریا ئامادەن مانەوەی ئەسەد بۆ ماوەیەکی کاتی قبول بکەن. حکوومەتی رووسیا کە بنکەیەکی سەربازی گەورەی لە بەندەری تەرتوسی سووریا هەیە، پێشتر چەند جارێک لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیدا مافی ڤیتۆی دژی ئەو پرۆژە بڕیارانە بەکارهێناوە کە لە دژی حکوومەتی سووریا ئامادەکرابوون و ڕێگەی نەداوە حکوومەتەکەی بەشار ئەسەد ڕووخێنرێت. کاروان شێخ موحسین NRT